بەرنامەی بەخشین ئەو بەرنامەیەی بەردەوام لە خزمەتچینی هەژار و کەم دەرامەتدا بووە، هاوکاریکردنی هەژارانی بە ئەرچی خۆی زانیوە. لەم جەژنەی قوربانەدا سەرڕای قەیرانی دارایی بە هاوکاری خێرخوازان بەرنامەی بەخشین توانی لە سنووری سۆران یەک تەنگۆش بەسەر هەژاران و کەم دەرامەتاندا دابەش بکەن. تەنها بەناوی خوددا ئێمە وەکو نووسینگەی سۆران بەرنامەی بەخشین توانیمان ئەو ساڵ بۆ زیندیکردنەوەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جژنی قوربان توانیمان ئەو ساڵ 16 سەر مەڕۆ بزن و 8 سەر مانگا سەر ببرین بەسەر فەقیران و هەژاران دابەش بکەین کە کۆی گۆشتەکە هەمووی یەک تەن گۆشتمان بەسەر فەقیران و هەژاران و دایکێتم بەسەر دابەش کرد. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەوڕۆ لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری بەرنامەی بەخشین و چەند خێرخوازێک هەستاین بە ئەنجامدانی سنەتی قوربانی کە تیایدا چەند سەر ئاژەلمان سەر بڕیون لە ئێستاشەوە خەریکین بە تەماین بەسەر مالە هەژاراندا تەوجیهکەین. بە بەخشین و قوربانیکردن سەرەڕای ئەوەی دڵی چەندان خێزانی کەم دەرامەت خۆش دەبێت لە جەژندا زیندووکردنەوەی سونەتێکی گەورەی پێغەمبەرمانە و دەبێتە توێشووی دوا ڕۆژیش. داواکارین خی پەروەردگار ئەجر و پاداشتی ئەو موسڵمانە خۆشەویستانە بداتەوە. معلومە لە ڕۆژی قیامەتدا هەموو ئەو کەسانێکەوە چشت ئەبەخشن و ماڕ ئەبەخشن الذين ينفقون في سبيل الله خی پەروەردگار باسی ئەوانەی ئینفاق و بەخشین ئەکەن لە ڕۆژی قیامەتدا یەک بە دە و یەک بە سەد و یەک بە حەفسەتە والله یضاعف لمن یشاء چەندی بێوێ خی پەروەردگار زیاتریشان لۆ تەناو ئەکات بە ئومێدوارم ئینشاء الله وڕاتی ئێمە فێرە بەخشین بووە لە بەخشیندانە بڕێ هەتا ببەخشرێن لای خی پەروەردگار. وەسەلام عەلەیکم. ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو قەیرانی دارایی کاریگەری لە سەرژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە، بەڵام ئەمە نەبووە ڕێگر پرۆسەی قوربانیکردن بوەستێت، بەڵکو بەشێک لە هاوڵاتیان ئەم سونەتە گەورەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم زیندوو کردەوە و بەرزیان ڕاگرت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، شارۆچکەی خەلیفان.